بینەرانی ێژە لە 19 گوڵانەوە حکوومەتی باشووری کوردستان دەواازەی سنووری سمێڵکای بەڕووی ڕۆژئاوای کوردستاندا داخستووە و پێداگری لەسەر نەکردنەوەی دەکات. گەماروی حکوومەتی هەرێمی کوردستان بووەتە هۆکانی مردنی منداڵێکی تەمەن 5 مانگ. لەبەرەوەی حکوومەتی باشووری کوردستان دەواازەی سنووری نەکردەوە تاکو ئەو منداڵە 5 مانگە بە ناوی لارزین بگەێنە نەخۆشخانەی هەولێر لەسەر سنوور ژیانی لەدەستدا. گەمەرۆ ئابوووریەکانی تورکیا لەلایەن حکوومەتە بێبەزیەکەی بە شار و چەکدارە چەتەکانی سوپای ئازاد لەلایەکی تر لەسەر ڕۆژاوای کوردستان بۆ گەلی کورد و لەو پارچەی وڵاتدا ئازارەکەی چەندە سەخت بێ داخستنی دەرگای سنووری ڕۆژاوا لە باشوورەوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئازارێکی سەختترە. گەلی کورد هەرگیز باوەڕی بەو سنوورە دەستکردن نەبووە کە دوژمنانی مێژینەیان لە نێوانیاندا دروستی کردووە. هەمیشە و لە هەموو تەنگ و چەڵەمەکاندا لە هاوارەبوون و زەمین لەرزە و لێ قەومان دەرگەهێن بۆ یەکتری وەڵا کردووە و لە تێکۆشانی ڕزگاریدا شان بەشانی یەک دژ بە دوژمنە هاوبەشەکانیان جەنگاون. بەڵام ئەوە تا ئێستا دەستەڵاتی هەرێمی کوردستان ئەو نەخشە کۆنە دەپارێزن و سنوورەکانیان بە هێزە چەکدارەکان تەنیوە و لە ڕووی هاوکاری و پەیوەندیەکانی نێوان کورد و کووردا دایان خستووە. ئەم بڕیارە چەوتە ڕۆژانە ترێژیدیا بە دوای خۆیدا دێنێت و جگە لە زیانە مادیەکان هەواڵی مەرجی مرۆڤەکانیش دەبیستین. بەهۆی داخستنی سنووری سمێڵکە لەلایەن حکوومەتی هەرێمەوە مناڵێکی بێ ئاگا لەوەی چی لەسەر مێزی سیاسەت دەگوزەرێ و بە ناوی لازین حامیدی تەمەەن 5 مانگ بەهۆی نەخۆشیەوە لەسەر سنووری دەستکردی نێوان باشوور و ڕۆژاوا ژیانی لەدەستدا. لازینی کۆرپە دەبواە بە زووترین کات بۆ چارەسەری ڕەوانەی نەخۆشخانە بکرێ، بەڵام داخستنی دەرگای سنوور لەلایەن کاربەدەستانی هەرێمەوە و سووربوونیان لە نەکردنەوەی دەواازەی سنووری سمێڵکە بوویە هۆی گیان لە دەستدانی و کۆرپەیە. حامید حەسکێ باوکی لازین لە پاش لە دەستدانی ڕۆڵەکەی وەتی دکتۆرەکان پیانوتم ئەوان ناتوانن لە ڕۆژاوای کوردستان چارەسەری بۆ منداڵەکەی بکەن، بۆیە ناچار ملی ڕێگەم گرتە بەر تا بۆ چارەسەرکردنی مناڵەکەم بچمە هەولێر. بەڵام کاتێک گەیشتینە سنوور بەرپرسانی حکوومەتی باشووری کوردستان لە دەواازەی سمێڵکە ڕێگەیان پێ نەداین بپەڕێنەوە و وتیان سنوور ناکەینەوە. حەسکێ دەڵێ من زۆر هەوڵمدا کچە نەخۆشەکەم بگەێنمە نەخۆشخانەکانی هەولێر، لەسەر سنوور زۆر چاوەڕێمان کرد ڕێگەیان پێ نەداین پەڕێنەوە، بەڵام مەرگ چاوەڕێی کردنەوەی دەرگای سنووری نەکرد و بەهۆی ڕاگرتنمان لەبەر دەرگای سنوورە دەست کردەکە کۆرپەکەم لە باوەشمە ژیانی لەدەستدا.